ئەچینە لای چاوەری دووهەممان کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی هۆشداری بەرامبەر بە گرفتەکانی ئاخاوتنە. زمانگرتن یاخود ئەتوانین بڵین کۆمەڵێک لە گرفتەکانی ئاخاوتن لەوانەیە هەندێک جار ڕوبەڕووی زۆرێک لە کەسەکان ببێتەوە، هەندێک جار هەر لە تەمەنی منداڵیەوە ئەم گرفتانیان لەگەڵدا ئەبێت و وردە هەتا کاتی گەورەبوونیش بەردەوام ئەبێت. هەر بۆیە لەوانەیە هەندێک جار چارەسەرکردن لە منداڵیدا ببێتە هۆکاری ئەوەی کە زووتر ئەم گرفتانە تێبپەڕێنن. ئەمە ئەمڕۆ ئەمانەوەی زانیاری زیاتر لەسەر زمانگرتن و گرفتەکانی ئاخاوتن بخەینە ڕوو بە میوانداری زۆر بەڕێز فەرهاد محەممەد حەسەن، پسپۆڕی نەخۆشیەکانی ئاخاوتن و زمان. سڵاو لێ بە دکتۆر بەخێر بێت. سڵاو دکتۆر بەخێر بێت. سەرەتا پێمان بڵێ بزانین گرفتەکانی ئاخاوتن یان زمانگرتن خۆی لە خۆیدا چییە؟ گرفتەکانی ئاخاوتن زۆرن. ئێمە ئەنواعی گرفتی ئاخاوتنمان هەیە، بەڵام ئەوەی کە ئەمڕۆ 22 ئۆکتۆبرە و ڕۆژی جیهانی ڕووی جیهانی تایبەت بە زمانگیریە، واتە تاتە بە عەربی پێڵێنیان ستاترینگ کە یەکێکە لە ئەنواعی کێشەکانی قسەکردن و ئاخاوتن. زۆر باشە. دکتۆر ئەتوانین بڵین هۆکارێکی هەیە کەسێک بەم جۆرە بێت، کەسێک لە مناڵیە هەر لە زگماکەوە تووشی ئەوە ئەبێت یان نەخێر لە چەند ساڵی سەرەتایی تەمەنیە تووشی ئەوە بێت کە زمانی بیگرێت لە پیتێکە یان لە وشەیەکە؟ زمانگرتن هەر زگماکە، واتە ئەو کەسە کە تووشی زمانگرتنە بێ هەر کە لە دایکە بێ ئەم حاڵەت هەیە پێ، یعنی لە مێشکە ئەم زمانگرتنێ پێ، بەڵام عادەتەن لە تەمەنی 2 بۆ 6 ساڵە دەرەکەوێت. مناڵەوە هەیە 2 ساڵ دەرەکەوێت، هەیە 3 ساڵ 4 هەتا 6 ساڵ، و هەنێک جاریش کە دەرەکەوێ عادەتەن بە هۆکارێکی یان ترسە و یا هۆکارێکی ژینگەیە و دەرەکەوێت. بۆیە زۆر جار بەشێک لە دکتۆرەکان یا دایک و باوکان بە هەڵەوە تێگەن کەم هۆکارەکە ترسە. بۆ نموناڵێ مناڵەکەمان ترساوە، لە شتێک ترساوە تووشی بووە، بەڵام لە ڕاستیە ئەمە هۆکارەکە نەبووە، ئەمە بەس دەرخەری بووە. ئەگینە هۆکارگە هەر لە مێشکیا بووە، چونکە ئێمە بینین هەموو مناڵێ بە مناڵی تووشی ترسە بن. چۆن هەمویان تووشی زمانگرت نابن؟ چونکە ئەو مناڵانە کە توش نابن پێیان نەبوو، یعنی هەر لە مێشکیانەکە لایەت بوون و حاڵەتیانە پێ نەبووە، بۆی توش نابن. زۆر باشە. بە خۆشحاڵی کە ئێستا چەندین سەنتەر و خولی ڕاهێنان هەیە بۆ ئەم جۆرە گرفتانە. ئەگەر مناڵێک لە مناڵیەوە وەکو خۆت ئاماژەت پێکرد کە نەخۆشیێکی زگماکیە، ئەگەر زمانگرتنی لەگەڵا بێت، ئەتوانین بڵێن لە ڕێگەی ڕاهێنانەوە یاخود ئەو خولانەوە ئەتوانێت کە ئەم گرفتە تێبپەڕێنێت؟ بەڵێ، چارەسەری لە ڕاستیە هەر ئەوەیە، چونکە زمانگرتن بە پێ هۆکارەکەی و بە پێ تەبیعەتەکەی ئەم حاڵەتە بە دەرمان چارەسەر نابێت. یعنی ئێمە هەتا ئێستش بەم هەموو پێشکەوتنە و لە هیچ کوێ لە جیهاندا نیمانە بڵێن دەرمانێک بەکاربێنین کە زمانگرتن چارەسەرکە، یان ئەمەلیاتێک بۆ، چونکە هۆکارەکەی ئەوە نییە بڵێن ئەم مناڵانە کێشێکیان لە زمانی ناودەمیانە هەیە، یا کێشێک لە قورگیانە هەیە، یا کێشێک لە ماسوولەکانیان هەیە. ئەمانانێت یان زۆر جاریش هەنێ قسەی هەڵە لەناو خەڵکە هەیە کە مناڵانە چوزام زیرەکیان کێشە هەیە. لە ڕاستیە ئەو مناڵانە کە زمانگرتنیان هەیە لەم ڕوانە و هیچ کێشێکیان نییە. بگرە هەیەە زۆر جار زۆر کەسیان کە زۆر زیرەکە، بۆ نمونە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بە مناڵی زمانگرتنی هەبوو و زۆرێک کەسی بەناوبانگی تر. ئۆکەی، کەواتە کێشەکە لە زمان و قورگانیە. ڕێگە چارەسەری کە تا ئێستا لە ڕووی زانستیەوە بۆم حاڵەتە هەیە، چارەسەری لە ڕێگەی هەندێک ڕاهێنان و تەمرینە و کە ئەبێ لە لای پسپۆڕی خۆیەوە بۆیان دابینگرێ وەکو پرۆگرامە. ئەم پرۆگرامانە ئەم بەرنامەیە کە لەگەڵم کەسانە چە مناڵ بێت چە گەورە ساڵ بێ بەکاری هێنی وردە کێشەکەیان کێشەکەیان کەمەکات و چارەسەریانە. باشە، کەواتە ئەتوانین بڵین مناڵێک کە زمانی ئەیگرێت یان گەنجێک کە زمانی ئەیگرێمە پەیوەندی بە زیرەکیەوە نییە بڵین ئەم مناڵە مێشکی تەواو گەشەی نەکردووە بۆی زمانی ئەیگرێ، بۆیە ئەو شەی بە تەواوەتی بۆ نایە. بەڵام یەکشتی تر نەوتنی پیتێک لە ڕستەیەکە بۆ نە پیتی ڕێی بۆ نایەت، ئەمەش ئەچە دەقاڵبی زمانگرتنەوە؟ نە، ئەمە کێشەیەکی ترە کە پێڵێن ئارتیکولیشن دیزۆردر، واتە کێشە لە دەربڕینی پیتەکان. وە گوتمانەمە کێشەکانی قسەکردن و ئاخافتنمان زۆرن. یەکێک لەم کیشانە ئەم حاڵەتەیە کە مناڵەکە یان پیتی ڕێ بوونایە، یان پیتی سێ بوونایە، یان پیتی زێ بوونایە، یان هەنێ جار کێشەی پیتی نییە، هەنێ پیتەکان هەڵبەت قسەکردنی وازەح نییە، قسەکات و لێ تێناگەین. ئەم حاڵەتە کێشێکی ترە کە پێڵێن ئارتیکولیشن دیزۆردر، هۆکار و شێواز و هەموو شتێکی جیاوازە لە زمانگرتن. باشە، چارەسەریشی بە هەمان جۆری زمانگرتنە؟ بەڵێ، بە هەمان جۆرە، بەڵام ئەم هۆکارەکانی جیاوازە چارەسەرێکێکی جیاوازە بۆ، چونکە ئەو کەسانە کە کێشیان لە دەربڕینی پیتا هەیە بۆ نمونە ڕێ، هۆکارەکەی ئەمجا ئەمیتر بۆ ناودەمیە گەڕێتەوە زۆربەی. بۆ نمونە زمانی ئەو لەرین و جوڵەی پێویستە کە بێ بۆ دەربڕین پیتەکە هەبێنیەتی، بۆ یەکترە بێت چارەسەری تایبەت و جیاواز بەخۆی هەیە کە جیاوازە لە زمانگرتن.
زۆر باشە زمانکردن و گرفتەکانی ئاخاوتن جیا لە نەخۆشیە زگماکیەکەی بەڵام لەوانەیە هەندێک کەسمان هەبێت ترسی هەبێت یاخود شەرم بکات کاتێک کە لە شوێنێکی قەرەباڵغا یاخود لەگەڵ کەسێکا کە ئەوێ قسە بکات زیاتر هەست ئەەکەی لەوەی کە گرفتێکی هەیە لە ئاخاوتنەکەیە ئەمەش ئەچێتە لایانی نەخۆشیەکەەوە یاخود ئەمە هەر شتێکە کاتیە کە بەسەری دادێت وەکووتمان لە هۆکاری دروستبوونە ئەمە کاریگەری نیە تەسیری نییە نانی هۆکاری دروستبوون بەڵام ئێوە لە بەرچاو بگرن مناڵێک کە بۆ نمونە تەمەنی 3 ساڵە لە پڕ تووشی زمانگرت نەبێ چونکە تەمەنی کەمە وەکووتمان هۆکاری دروستبوون ئەو لایەنانە ژینگەیە تەسیری نیە بەڵام کە توش بوو وردە وردە ئەم مناڵە لەناو کۆمەڵگایە ئەبێ بە 4 ساڵی وردە و دەخۆی هەستپێکە هەستەکە کە من جیاواز قساکەم هەستەکە دایک و باوکم بە هەڵە لێم تووڕابن هەستەکە ڕفێقەکەم گاڵتەم پێکا پێم پێکەنێ ئەمانە وردە وردە ئەبێ دەهۆی ئەوە کە ئەم مناڵە لە بەبوونەی ئەم حاڵەتانە کە بووی ڕۆیەدا ئەم مناڵە بۆ نمونە کێشەی ترسی تیا دروستێ پێش شەرمی تیا دروستە بلەم حاڵەتی و ئەتوانین بڵین زۆربەی ئەو کەسانە کە زمانگرتنیان هەیە چە بە مناڵی چە بە گەورە ساڵی تووشەم حاڵەتان نابن بۆ چونکە لە چواردەوریانە و کاردانەوەیان بەرامبەر حاڵەتا بێ و هەنێک لایەنی دەرونیشان بۆ دروستە بێ کێشە وەکو ترس وەکو دڵەڕاوکێ وەکو دڵەڕاوکێ کۆمەڵایەتی حەز ناکەن لە شوێنەکانە بەشدار بن تەنانەت زۆر کەس لەو کەسانە کە دێن بۆ لای مەڵێن بەبوونەی ئەو وازمە لە خوێندن هێناوە چوم تەلەبێ زانکۆ بووم وازم هێناوە لە مەکتەب بووم وازم هێناوە یان بەشداری زۆرێک لە شتە کۆمەڵایەتەکان ناکەم یام لە ناو پۆلەکە سەرڕایەوە کە شتەکە زۆر بە باشیە زانم بەڵام ناوێرم لەبەرەوەی هەست بە جیاوازیە کات و هەست بە نامۆبوون ئەکات لە لەبەرەوە کە زانێ زمانی یەگرێ وەمە پێ ناخۆش باشە دکتۆر کە دایک و باوەک هەستی بەم حاڵەتەکە لە مناڵەکەیە کە زمانی بۆ وشەیەکی گرەیە بۆ پیتێکی گرەیان بە تەواوەتی قسەی بۆ ناکرێت چارەسەری ڕێژەیەک هەیە بڵێ چارەسەری لە سەداوەنەیە باشترین حاڵەت ئەوەیە کاتێک دایک و باوک لە هەر تەمەنێکە 2 ساڵ بوو 5 ساڵ بوو لە هەر تەمەنێکە و تەنانەت یەکەم ڕۆژش کە دەستی پێکرم حاڵەتە باشترین ئەوەیە کە سەردانی پسپۆڕێکی نەخۆشەکانی ئاخاوتن زمان کرد بۆچی چونکە کاتێ سەردانەکەن هەڵسەنگاندنێکی بۆ ئەگرێ و هەنێک جار کە مناڵەکە تازە دەستی پێکردووە هەنێ ڕاهێنان و چارەسەری فێری دایک و باوکەکەکەن کە زۆر بە ئاسانی چارەسەر بێم حاڵەت چارەسەری هەیە بەڵێ چارەسەری نەبێت بەڵێ چارەسەری هەیە قورسیش بێ حاڵەتەکە چارەسەری هەیە بەڵێ چارەسەری هەیە هەم لە مناڵە چارەسەری هەم لە گەورە ساڵە بەڵام وەکووتمان چارەسەرەکە ئەوە نییە خێرا دەرمانێک بێ چاک بێتەوە پێویستی بە کۆمەڵی تەدریب و تەمرین هەیە و پێویستی بە هاوکاری ئەگەر مناڵە خانەوادەکەی هەیە و ئەگەر گەورە ساڵە خودی کەسەکە هەیە ئەبێ هاوکاریگە هەتاوکە چارەسەر زۆر باشە زمانگرتن ڕێژەی هەیە لەوەی کە بڵێن ئەم مناڵە یاخود ئەو کەسە ڕێژەی زمانگرتنەکەی زیاتر لە کەسێکی دیکە یاخود دەتوانین بڵێن شێوازی زمانگرتنەکان جیاوازی هەیە هەندێک جار تێبینیمان کرد و هەندێک کەسێ وشە دووبارە ئەکاتەوە هەندێک کەسێک بە هیچ جۆرەك هەندێک وشەیە یاخود هەندێک پیتێ بۆی نایە بە هیچ شێوازێک کە بیڵێت هەم ڕێژەی هەیە هەم شێوازیش هەیە ئێمە لە زمانگرتنە 3 نیشانەی سەرەکیمان هەیە وەکو نیشانە کە یەکێکی هەروە کە خۆتان وتان دووبارەکردنەوەیە ئەم کەسە یان پیتێک بڕگەیەک یان موشێک دووبارە ئاکاتەوە حاڵەتی دووم وەستان و گیرکردنە بڵاکە یعنی مناڵەکە بۆ نمونە لە ناو قۆرگی یام لە نێو زمانی وەستان و گیرکردنێکی بۆ دروستە بێ کە پیتەکە بۆ دەرنابڕێ حاڵەتی سێمیش درێژکردنەوەیە کەمە زیاتر لە مناڵە هەمانە کە دەنگی درێژەکاتەوە کاتێ زمانێگرێ ئەم سێ نیشانەی سەرەکی بەڵام هەنێک جار کە مناڵەکە یام کەسە گەورە ساڵەکە ماوەیەکی پێچێ لە زمانگرتنەکەی هەنێک نیشانەی تر کە پێڵێن سکندری بیهێڤێری بۆ دروستە بێ بۆ نمونە بینیوتان لەوانە کەسێک کە زمانێگرێ سەرکی والێکە یام چاوی داخە یام لێویە لەرزێنێ لێویە لەرزێ یام دەست یا قاچێ جوڵێن یام هەناسەی تووڕە بێ ئەم حاڵەتانە سکندری بیهێڤێرن کە دوای ماوەیەک بۆی دروستە بن و ڕێژەی هەیە ئەمە کەسێ دێ بۆ لامان زمانگرتنەکەی زۆر قورسە هیچە سووکترە ئەڵێ لە هەموو شوێنێ تووشان بەس لە هەنێ شوێن کە زۆر سترێسم توشمە بێ باش ئەم چارەسەرە تەنها لە تەمەنی مناڵیایە یان کەسێکی گەورە ساڵیش کێسە بینەری پرۆگرامەکەیە ئەگەر زمانی بیگرێت یان وشەیە یان پیتێکی بەدرەنگ بۆ بوترێت ئەتوانێت بێت سەردانی پسپۆرێکی تایبەتمەند بکات و چارەسەری هەیە هەم لە مناڵیە چارەسەری هەم لە گەورە ساڵیە بە تاکی چارەسەر هەیە بەڵام جیاوازەکەی چییە کاتێک مناڵە چارەسەرەکە کەمی پێچێت و ئاسانترە بۆ چونکە مناڵەکە هێشتا مشکی زۆر گەشەی نەکردووە بۆیش هەروتم هەرچەنێ دایک و باوک هەسیان پێکرد زووتر سەردانکان چارەسەرەکە ئاسانترە
لە گەورە ساڵێکە چارەسەری هەیە بەڵام لە گەورە ساڵیات چونکە مێشکی گەشەی کردووە تۆزێک لەوانەیە زیاتری پێ بچێ وەکو کات و پێویستی بە یارمەتی زیاتری خودی کەسەکە بێ چونکە وەکوتم تەمرینە ئەم تەمرین و ڕاهێنانە لەگەڵ یا ئەکرێ فێرە بێ ئەبێ خۆی بیکە ڕێک وەکو ڕاضە یام چۆن تۆ ئەمە وەکە باشتر لێمان تێبگەن ئەم چارەسەریە توانایەکی مێشکە وەکو چۆن تۆ فێری سایقیەبی پێشەوەگە فێری ساقبی هیچ نازانین وردە فێرەبی بەچی فێرەبی بە تەمرین و دووبارەکردنەوە یام چوزام تۆ هەنێک جار فێری ئالەتێکی موسیقاییەبی ئەو تەمرین و هەوڵە کە ئەیەوێ کەمتر لەوە بۆ چارەسەری زمانگر لەلایەن کەسەکۆ ئەوێ کە ئەم هەوڵە بە و بتوانێت فێر شتێکی گشتی هەیە دکتۆر ئێستا بتوانانی ئاماژی پێ بێت کە مناڵێک دایک و باوکەکەی زانیان زمانی ئەیگرێت گرفتێکی لە ئاخاوتنە هەیە ئەو تەمرینە بە مناڵەکان دووبارەکەنەوە تا وردە چارەسەر بێت تەمرین نیمانە بڵین یەک تەمرین کە چارەسەرن بۆچی چونکە ئەنواع جیاوازە و مناڵەکە بە پێ مناڵە گۆڕدرێ بۆیە ئەمە کاتە مناڵەکە بینین و بە پێ تەمەنی زۆر جیاوازە ئێستا ئێمە بەس بۆ چارەسەری زمانگرتنی مناڵان لەوانەیە 100 پرۆگرام هەبێت لە دنیا ئەمانە بە پێچی ئێمە ئەمانە بە پێچی بە پێ تەمەنی مناڵەکە بە پێ کەسی مناڵەکە بە پێ تەبیعەت و هەڵسوکەوت و ڕەفتاری مناڵەکە بە پێ خانەوادەکەی بە پێوەکە چەند لە زمانکردنەکەی تێپەڕەوە بە پێوەکە چەندێک ڕێژەکەی قورسە بە پێ هەموو ئەمانە ئەبێ بەرنامە و پرۆگرامێکی بۆ ئێمە هەڵە بژێرین و فێریانەکەین ئێستا یام زۆر مناڵە فێری خانەوادەکەی گرێ یا تەمەن هەیە فێری خۆیەکری بۆی چارەسەرەکان زیاتر بەم شێوەیەن کە بێ لەگەڵ یانە بکرێت زۆر باشە ئەمە من پرسیارەکەم بە گشتی لە سەر قسەکردن کەسە دڵنیام ئەمە پرسیاری هەموو دایکان و باوکانیشە مناڵ ئەبێ لە تەمەنی چەند ساڵیە وشە وردە دەرببڕێت یاخود دەتوانین بڵێن مناڵێک تا مناڵێکی دیکە جیاوازە زۆر جار دایک یان باوک ئەڵێ مناڵی فلانە کەس زووتر فێری قسە بۆ بەڵام مناڵەکەی من فێر نابێت کەواتە لەوە چه کێشەیەکی هەبێت ئەتوانین بزانین لە تەمەنی چەند ساڵیە مناڵە بێ وردە وشەکان دەرببڕێت وەکو هەموو تواناکانتر کە لە مرۆڤ هەیە وەکو توانای پێگرتن توانای ڕۆشن قسەکردن کۆمەڵە قۆناغی هەیە کە ئەم قۆناغانە لە مناڵەکانە ڕاستە جیاوازە بۆ نمونە ئەبینین مناڵێکمان هەیە زووتر فێری قسەکردن بۆ مناڵێک درنگتر بەڵام ئەم قۆناغانە ئەگەر ئەو مناڵە زۆر لەم قۆناغانە دواکەف ئەتوانین بڵین ئەوە کێشێکی هەیە و مەترسیە ئەم قۆناغانە چین هەر لە مناڵیە و چەندانە قۆناغە بۆ نمونە مناڵ لە تەمەنی 3-4 مانگە دەسەکا بە هەنێک گەغ کە پێڵین کوینگ ئەمە ئەبێ هەیبێ ئەبێ بە 6 مانگ 7 مانگ 8 مانگی دەسەکە بە کۆمەڵێک گروگاڵکردن کە خۆمان پێڵن گروگاڵ کە ئەمە بە بلینگە بۆ مناڵی بە ئەماناڵێ وردە 8 مانگ کە ئەبێ بە تقریبەن 10 بۆ 12 مانگ یەکەم وشەکانیاڵێ کە ئەبێ بە 15 بۆ 16 مانگ وشەکانی زۆرە بێت ئەبێ بە نزیک 50 وشە و وردە دەسەکا پێ 2 وشە بێکەوەڵێ بۆ مناڵی دایە ئاو بابە دیدە کە ئەبێ بە 2 ساڵی وردە ئەم مناڵە ڕستەی 3 وشاڵێ ئەمە لە ڕووی دەربڕینەوە بە هەمان شێوە لە ڕووی تێگەشتنی چۆ ئەم مناڵە گەشاکە ئەمە کە باسمان کرد ئەمە بە پێ بڵین مناڵێکی تەبیعیە یان بە پێ گەشەیەکە کە وەکو پێوەردانرا لە ڕووی زانستی و ئەگینا لەوانەیە مناڵێکمان هەبێت لە جیاتی دەمانگی 12 مانگی بە 15 مانگی یەکەم وشەی بڵێ ئەگەر ئەمە نەبێ ئەمە دیسان کێشێکی وای نییە یەک تۆز گەشەی مێشکی پێشی دواکەوتووە یان بەعکسەوە دایکەکەڵێ مناڵەکە من لە 9 مانگیە ئەوی دایە پێشکەوتووە یەک تۆز لە ئاستی چەند مانگە هەنێ جار پێشی دواکەوێ ئەمە تەبیعیە مناڵ بوو مناڵە گۆڕێ بەڵام ئەگەر دواکەوتنەکە زۆر بوو ئەمە توانین بڵێن غیر تەبیعیە دکتۆر دواکەوتنەکە زۆر بوو چۆنە دواکەوتنەکە لە تەمەنێکایەکتر ئەمە مەترسی لەسەرە و پێویستی بەوەی کە بەدواداچوونی بوو دواکەوتن زۆر بوو یعنی ئەوەی کە بوون و مناڵەکە یە بۆ لای ئەمە تەمەنی 3 ساڵە ناتوانێت وشە بڵێ ئێمەوتمان لە 10 مانگە 12 مانگە بێ یەکەم وشەکانی بڵێ یام یەک حاڵەتی زۆر گرنگی تر ئەوەیە زۆر جار دایک و باوکە مناڵەکە ئەهێن بۆ لای ئەمە ئەبینین 2 ساڵیە ئۆکەی ئەم مناڵە 2 ساڵانە کەواتە زۆر کات نەڕۆشت بۆ دواکەوت پێ بەڵام کێشەکەی بەس ئەوە نییە کە ناتوانێت قسەی دواکەوتووە دایک و باوکەکان وازان هەڵن قسەی دواکەوتە بەس کە ئێمە هەڵسەنگاندنیە بۆکەین ئەبین ئەم مناڵە هەنێ حاڵەتی تریشی تایە بۆ نمونە تێگەشتنیی باش نییە تەرکیزی باش نییە جوان نازانە بە یاریەکانی یاریکە زۆر تێکەڵمان نابێ زۆر سەرمان ناکە ئەبینین ئەم مناڵە کەواتە کێشەکەی بەست دواکەوتن زمان نییە لەوانەیە هەنێ تەشخیصی تر بگرێ بۆیە ئەبێ خاڵێکی گرنگ ئەوەی دایک و باوکان ئەبێ دیقەتیان بن بزان ئایا مناڵەکەمان ئەگەر قسەکردنی دواکەوت ئەمە عادەتەن قسەکردن یەکەم نیشانەیە کە دایک و باوکەکان هەستی پێکرد ئەگەر قسەکردنی دواکەوت بزانین بە پێم پێوەرانە کە باسمان کرد زۆری فەرقە مناڵەکانیانە
ئەگەر زۆری فەرق بوو ئەوەی تر ئەبێ سەردانکەن بۆی کە هەڵسەنگانی بۆ بکرێت ئەگەر زۆریی فەرق نەبوو بزان ئەم لایەنەکان تری چۆنە وەکوتمان ئایا تەرکیزی خراپە یانە تەرکیزی باشە تێگەشتنی کە شتێکی پێڵین خێرا تێگا لێمان یانە ئەم مناڵە زیرەکە یانە ئەم مناڵە جوان یاریەکانی بەکارێنی وەکو مناڵێک تەبیعی باش تێکەڵی مناڵی ترە بێ پەیوەندیان لەگەڵ دروستەکە هەموو ئەمانە بۆ ئێمە گرنگن کە بزانین گەشەی مێشکی ئەم مناڵە چۆن زۆر باشە تا چەند قسەکردنی دایک و باوک بە شێوازێکی ڕاست لەگەڵ مناڵەکەیە کاریگەری هەیە کە ئەو مناڵە وشەکان بە ڕاست و دروستی دەرببرێت ئێواتە بۆ نمونە کاتێکانێ مناڵ هەنێ وشە هەیە کە بۆی نایەت هەنێجات دایک و باوکەکەش بە هەمان شێوازێک و مناڵەکە قساکەن کاتی تا چەند گرنگە دایک و باوکەکە و مناڵەکە نەبن وشەکەی بەڕاستی هەمیشە بۆ دووبارە بکەنەوە ئەمە ڕفتارێکی هەڵەیە کە زۆر جارێ دایک و باوکە ئایبینی کە مناڵەکان بۆ نمونە پیتێک یا موشێک بە هەڵە بەکار ئەمان پێیان خۆشی وەکو ئەوەیڵێن ئەمە ڕفتارێکی هەڵەیە بۆ چونکە کاتێک مناڵی لەو تەمەنەیە خەریکە شتێک بە هەڵە بەکارهێنێ زۆر جار ئەو مناڵە خۆی هەستی پێ ناکە کە هەڵەیە ڕۆڵی دایک و باوک ئەوەیە لێرەیە کە حتمما قسەکانی بۆ ڕاست بنەوە ئەمە لە چ کاتێکا لە چ کێشێکە لەو کێشەیە کە مناڵەکە پیتێک یا موشێک بە هەڵە بەکارهێنێ ئەوە ڕاستیکەن و گرنگە بەڵام ئەمە ئاگیان لێبێ دایک و باوک لە بابەتێکی ئەمڕۆمانە کە زمانگردن بوو نابێ ڕاستی بکەنەوە ئەمە زۆر گرنگە ئەوە خاڵێکی چووکە گرنگە ئاماژەی پێکەین لە زمانگیریە زۆر جار مناڵەکە یا کەسە گەورە ساڵگە تووشی زمانگیریە بێ دایک و باوکەکە تێن قسەی بۆ ڕاستەکەنەوە ئەمە زۆر هەڵی لە زمانگیریە وە کۆمەڵێک ڕفتار هەیە ئەبێ دایک و باوکان بزانن ئێستا کە من مناڵێکم هەیە زمانگردن هەیە پێشەوە بچون بۆ لای دکتۆرەکەیش چۆن لەگەڵ یا مامەڵەکە چەندانە خاڵ هەیە کە بە کورتیە بێ ئاماژە پێکەن چۆن زۆربەی دایک و باوکان هەڵیان هەیە ئەوەیەکە بە هیچ شێوەیەک ئەبێ ئاگیان لێبێ کە مناڵەکان تووشی زمانگردن بوو قسەکەی پێ نەبڕن ئەمە خاڵی یەک خاڵی دووم بە هیچ شێوازی قسەکەی بۆ تەواو نەکەن چونکە هەموو ئەمانە زەریر هەیە بۆ مناڵەکە پێ ناخۆشە بە هیچ شێوازێک نەسیحەتی نەکەن لەسەر زمانگرتن بڵێن ئادەی پەلەمەکە ئادەی هەناسەیە بگرە ئادەی لەسەر خۆ قسەکە بە هیچ شێوازە هەوڵ بن کە لاسایی نەکەنەوە وە گاڵتەی پێ نەکەن بە شێوە قسەکردنەکەی چونکە مناڵە بەدەستی خۆی ئیرادی نییە یان زۆر جار دایکەکە زۆربەی دایکەکان وانیان باوکە کە لەگەڵ مناڵەکەی قساکەن کە مناڵەکە تووشی زمانگرتنە بێ سەیری ناکەن ئەڵێن بوواکەن ئەڵێن بۆی کە مناڵەکە شەرم نەکا ئەمە یەکی لەو خاڵانەیە کە زۆر عەزیەتی ئەو کەسەیە کە زمانگرتنی هەیە یعنی کاتێک کەسەکە ئەمە هەر بابەتێکی کۆمەڵایەتیشە یعنی تەنان لەناو کۆمەڵگای ئەگەر کەسێکمان بینی لە دەرەوە زمانگرتنی هەبوو چۆن مامەڵی لەگەڵاکی ئەبێ زۆر جوانگوێ بۆ بگرین بە هیچ شێوازێ پەلەی لێ نەکەین لەوانەیە کەسەکە بۆی نێ چوزانم 10 سانیە بوەست ئەگەر بۆی نەهات ئەیبەیە ئەگەر ئێمە وشەکە بڵین زۆر خراپە وەکوتم ئەمە قسەکەی بۆ تەواوکەین ئایبەنی ئەو کەسە پێ ناخۆشە زۆر پێ ناخۆشە ئەو کەسە هەستەکە کە من ناتوانم ئەم خەریکی یارمەتیمەیە کەواتە زۆر گرنگە کە ئێمە کارێکە بیکەین جوان گویان بۆ بگرین پەلە نەکەین گویان بۆ بگرین هەتا قسەکەی تەواوکە کە قسەکەی تەواو کرد اینجاتر ئێمەش سەرێ خۆمانە قسە بکەین بۆی نابێ قسەکەی پێ ببڕین نابێت کە ئەو قسەمان لەگەڵاکە ئەمسە وەکو من لەگەڵەوە قساکەم ئێوە قسەم لەگەڵاکەمە سێریێرەکە ناخۆشە ئەمان ئەزان ئەڵێن ئەو بەمون زمانگرتنەکەم و سێرم ناکە بۆی هەستێکی ناخۆشیان تیا دروستە کەواتە بێ وا مامەڵە نەکەین بە بورە ڕەوەندەوە مامەڵە نەکەین لەوەی کە ئەو کەسێکی نامۆ جیاوازە لە کاتی قسەکردن ئەبێت هەمیشە مامەڵەکەمانوا بێت لەوەی کە لەگەڵ کەسێکی ئاسایی قساکەین ئەوەی کە تۆ باسکرد لەوانەیە هەر دایک و باوکیش نەبێت لەوانەیە هەر خۆشمان ئەوە لاوچە بە هەڵە دووبارمان کردبێتەوە کاتێک کە کەسێک زمانگرتنێکی هەیە ئێمە هیمان کرد بێت سیرمان نەکرد بێت یا سێرمان یا پەلەمان کرد بەڵێ چاومان لا بردووە لەسەری بۆی وامان هەستکرە بووی ئەو کەسە هەست بە شەرمەزاری نەکات بەڵێ دکتۆر مناڵێک لە ئاخاوتنە لە چەند ساڵی سەرەتای تەمەنیا هیچ گرفتێکی نەبێت باشە بەس هاوڕێیەکی هەبێت کە ڕۆژانە بەرکەوتنی گەڵم هاوڕێیە هەبێت لە دراوسەیان بێت خزمیان بێ لە ماڵەکەیان لەگەڵ یا بژی یا زوو بیبینێت ئەو کێشەی زمانگرتنی هەبێت هۆکارە بۆ ئەوەی کە ئەم مناڵەش تووشی زمانگرتن بێت نەخێر ئەمە هۆکارنێ من زۆر جار پرسیاری دایک و باوکانە دایکەکەڵێ وڵا خزمێکمان مناڵەکەی زمانگرتنی بوو ئەمە من لەوە فێر بوو ئەم حاڵەتمانە نییە لە ڕووی زانستیەوە بۆ چونکە موتمان زمانگرتن لە مێشکایە یعنی ئێستا ئەگەر من لە مێشکمان زمانگرتن نەبێ مخەنە ژوورێک 50 کەسی جیا بێ هەر 50 کەسەکە زمانگرتنیان هەبێت و 10 ساڵ لەگەڵ یان نابژی من تووشی زمانگرتن نابم بۆ چونکە من لە مێشکمان نییە چونکە زمانگرتن بۆ وەکو ڤایرۆسی نییە بگوازێتەوە بۆیە دایک و باوکان ئەمە یەکی لەو شتانەیە کە ترسیان هەیە بە هیچ شێوازێک وان نییە تەنان زۆر جار بۆ هەنێ حاڵەت وەک ئۆتیزم ئەمەچەر ئەڵێن بۆ نمونە لە سنتەرێکی ئۆتیزمە دایکەکە بە من ئەڵێ مناڵەکەی من ئۆتیزمی نییە
بەڵام نامی بخەمەوە سنتەرەوە چۆن لەوان شت فێرە بێ بەڵێ دەی لەوان فێر بێ مناڵەکەی تۆ لە مێشکی ئۆتیزمی نییە خۆت 100 ساڵەتی لەگەڵ ئەوان بێ خۆ تووشی ئۆتیزم نابێت کەواتەم حاڵەتانە ئەوە ناتوان فێر بن و هیچ مەترسێکی هەی ئەتوانین بڵێن کە ویراسی کاتێک کە دایک و باوکەکە یەکێکیان یاخود یەکێک لە خێزانەکان زمانگرتنی هەبێت بڵێن لەوانەیە لە داهاتوودا مناڵەکەشی وابێت بەڵێ ئەتوانین وا بڵێن چونکە ئەمە توێژنەوەکان بۆمان دەریان خستووە کە بەشێک لە زمانگرتن ویراسیە یعنی چی یعنی من زۆر جارە بینین لە ئایلێکم من کە هەموو کات پرسیان لێکم ئەڵێ بۆ نمونە مامیشی هەیەی خاڵی هەیەی هەنە جار هەیە بەڵام ئەمە مەرجە کە حتممەە بە هەبێ زۆرێک کەسی ژین بۆ لای ئێمە پرسیانان لێکین ئەبینین لە ناو ئایلیانە کەس نەیبوو بەڵام ویراسی دەورە بینی لەم حاڵەتە دکتۆر شتێکێ لە ژێر زمانە فایبەری پێوترێت و ئێستا زۆر لە ناو دایکان و باوکانە باوە کە مناڵەکەیان ئەبەنە لای پزیشکی تایبەتمەند ئەم پەردەی بۆ لا ئەبرێت بۆی ئەوەڕێت ئەمە تا چەند کاریگەرە لەوەی کە ئەم مناڵە لە داهاتوە ئەگەر ئەو فایبەری بۆ لا نەبرێت وشەکەی درەنگ بۆ بوترێت یان لە ئاخاوتنە گرفتی هەبێ ئەمە چ دیسانێکی لە قسە هەڵەکانە کە نازانم چۆن بووەتە باو لە ناو خەڵکە هەیە زۆر کەس باسیەکەن ئەم حاڵەتە پێڵێن تانگتای یعنی ژێری زمان ئەو فایبەرەکەیدی تۆزێ زیاترە ئەم حاڵەتە زۆر کەم هەمانە لەوانەیە بڵێم لە چەندانە مناڵە زۆرم حاڵتە کەمە کە وەکو خۆت ئەمەش بکرد ئەیبڕن و عملیاتێک زۆر ئاسانی بۆکەن بەڵام هیچ پەیوەندیەکی بە زمانگرتنەوە نییە ئەم حاڵەتە هیچ پەیوەندیەکی بە دواکەوتن زمانی چۆ نییە ئەم حاڵەتە تنیا شتێک کە دروستیەکە بۆ هەنێک پیتە بۆ نمونە پیتی لە ئێمە بێ زمانمان بەرز بێتەوە لە ئەگەر ئەم فایبرە زۆر بێ ناڵێ زمان بەرز بێتەوە تنیا کێشەیەکە ئەم نووسانی زمان بە ناو دەم و دروستیەکە لە دەربڕێنی هەنێک پیتە وەکو ڕێ و لە تەواو یعنی تر ئەم بەڵام زۆر جارەمە بینی مناڵەکە ئۆتیزمی هەیە ئەڵێن وەڵاوتیان هین ژێر زمان بردمە عملیاتمە بکرێت مناڵەکە زمانگرتنی هەیە بە هەمان شێوە جۆرە هێلکەیەکی شێ لە ئێستا زۆر باوە ئەڵێ نەگەر و هێلکەی بێ بە مناڵەکە و زووتر فێری قسە زۆرش گرانە دەست ناکەوێ ئەمەی دیسان لەو قسانەیە مناڵەکە جا سەیری چییە مناڵی بۆ لامان زمانگرتنی هەیە ئەڵێن وەڵاوتیانە هێلکەکەی پێ بێ چاکە بێتەوە مناڵی شتێک کە زمانی دواکەوتوە ئەڵێن وتیان هێلکەی زۆر پێ دواکەوتووە ئەمە چی دیسان هەر لەو قسانەیە کە زۆر جارێمەی بیسین بەڵام بەڕاستی لە ڕووی زانستی و هیچ کامیان ئەمە ڕاست نین چونکە هێلکە بازام هێلکەی کۆتریی پێشن شتێکی ئەوەی کۆتر و هێلکەی کوڵەفڕە کوڵەفڕ کۆتر ئەوەیە ئەڵێن مناڵەکە بیخوا زمانی چاکە بێ و من هەموو جا بەدایک باوکەم پێ بیدەن حەقی چێکە هەستودێکی تەندروستی هەر هەیە لە کۆتاییە وەکو ئەو حاڵەتی هیچ بەڵام بۆ زمانەکە نا بەڵام لە سودی تەندروستی ئەڵێن با دایک و باوکەکەی تر مرتاح بن لە لای منەوەڵێن من بڵێم نە بۆتانیە توانێ هەنێشتە بێ وەهم بێ کاتێککە بیا بە مناڵەکەڵێ وردە وردە هەستەکەم کە مناڵەکەم فێری قسەکردن بووە من مەبەستمەوە ڕێگیریان لێ ناکەم ئەڵێم لە ڕووی زانستی و مشتی وامانە بەس پێت خۆشە بیدەرێ بەڵام ئەزان مەیدەیت و هیچ سوودی نییە بۆیە ئەمە چ زۆرجار لەو شتانەیە کە بەڕاستی قسەی نازانست دکتۆر لە تەمەنی مناڵیە بەکارهێنانی ئامادە زیرەکەکان بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان یوتیوب ئەم شتانە تا چەند کاریگەری هەیە تا ئەم مناڵە لە تەمەنی چەند مانگی سەرەتایە تا ئەم مناڵە قسەکردنی دوا بکەوێت بە پێ توێژینەوەکان بەکارهێنانی ئەلکترۆنیا شاشە ئەلکترۆنیەکان کاریگەری خراپ لەسەر گەشەی مناڵەکە بەتابەت لە ڕووی قسەکردنە و لە ڕووی پەیوەندیکردنەوە و لە ڕووی تەرکیزە و لە داهاتوو تەنان لە ڕووی خوێندنووسینەوە بەڵام بەڕاستیم کاریگەریە هۆکار نییە دیسان بەداخەوە زۆر جارەمە بیسین لەلایەن تەنان هەنێک لە پسپۆڕەکانە و ئەڵێن کە هۆکاری ئەم مناڵەکە تووشی ئۆتیزم بووە تەلەڤیزیۆن و ئایپاد و مۆبایل ئەمە نییە شتی وامان نییە بەڵام کاریگەریان هەیە بە دڵنیاییەوە هەر بە بۆنێم کاریگەریەوە کە بۆ مناڵی ژێر تەمەنی 2 ساڵ بەکارهێنانیان قەدەغی یعنی مناڵ کە تەمەنی ژێر 2 ساڵ و بە هیچ شێوازێک نابێ شاشە ئەلکترۆنیەکان بەکاربێنێ و لە دوای 2 ساڵێکەوە بە ڕێژێکی دیاری کراوە بۆ چونکە توێژینەوەکانمان پێمان ئەڵێن کە ئەمە کاریگەری خراپی بۆ دانی بەڵام ئەوەی کە ئایا مناڵێک ئۆتیزمی هەیە هۆکار و خەتای شاشە ئەلکترۆنیەکان بۆ بە دڵنیایی وانە ئایا مناڵێک کە دێ بۆ لای من زمانی زۆر دواکەوتووە هۆکار ئەوە بووە نەخێت بەڵام وەکو فاکتەرێک کە کاریگەری خراپی لەسەر بێ بڵێ و هەرچەنێک کەم بەکاری بێنن باشترە و خاڵێکی گرنگی ئەوەیە کاتێک ئێمە مناڵەکە کەم بەکاری هێنین ئەو کاتێ دایک و باوکەکە دێن پەیوەندی لەگەڵا دروستەکەن و تەعاملەکەن و خودی ئەم پەیوەندی و تەعاملە بێت هۆی گەشەی مناڵەکە بۆیە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان نەتەنیا ئەوە خۆی زەرێری بۆ هەیە ئەم دەرفەتە لە مناڵەکە وەرەگرێت کە لەگەڵ دایک و باوک و مناڵی ترا یاری کات و پەیوەندی دروستکە
بەڵێ بۆیە لەم دوو ڕۆ گرنگ زۆر باشە جیا لەو مناڵانەی کە لە دەروی وڵاتە ژین کە مەجبورنەوەی کە فێری زمانی دووهەم بە بنجگە لە زمانی دایک بەڵام مەسەلە ناو خۆشمانە زمانی دووەم خەریکە جێگرەوەی زمانی دایکە هەنێ جار ئەڵێن کە هۆکاری ئەوەیە کاتێک کە مناڵک درانگتر فێری قسە ئەبێت لەوەی دایک و باوکەکە هەمیشە تەلەڤیزیۆنەکە یاخو لە یوتیوبەکە بۆیان کردوتە سەر زمانێکی تر جیا لە زمانی دایک کەواتە تا چەند گرنگە لە سەرەتای تەمەنی مناڵیە لە یەکەم جار دایک و باوک هەوڵبن مناڵەکەیان فێری زمانی دایک بێت و بەدوور بن لە زمانی دووهەم جا هەرچی زمانێکی دیکەیە ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە مناڵەکە درانگتر فێری قسەکردن ببێت هۆکارە بەڵام هۆکارێکی زۆر سەرەکی نییە بەس ئەمە بەدڵنیایی و کاریگەری هەیە ئەگەر مناڵێک کە کێشەی مێشک و زمان هیچ کێشەیەکی نەبێ ئێمە زۆر بینیومانە هاوکات دەتوانێت لە مناڵە فێری 5 زمان بێ بەڵام ئێمە نازانین ئەم مناڵمانە کێسە تەمەنی ساڵێکە لەو مناڵانەیە کە لەوانەیە کێشە بێ یا کێشە نەبێ بۆیە زۆر گرنگە کە مناڵەکەمان پێش ئەوەی کە فێری هەر زمانە بێ فێری زمانی دایکی بێ بۆچی چونکە زمانی دایکی ئەم مناڵە هەر پێشەوە کە لێ دایک بێ گوێ لێ بێ یعنی یەکەم هەستکە لە ئێمە دروستە بە هەستی بیستنە کاتێ مناڵ کۆرپەرە هەر لە ناو سکی دایکایەتی بیستنی یەکەم هەستە کە هەستی پێکا و گوێ لێ بێ کەواتە ئەم مناڵە لە ناو سکی دایکایەتی بەڵام لە دەرەوە گوێ لە زمانە بێ ئێستا بۆ نمونە تۆ ئەگەر لە ژینگەیەکای کە زمانەکە کوردی یا ئینگلیزیە ئەو مناڵە هەر لەو کاتە و ئەمە تەسیرە کاتە سەر مێشکی یعنی خانە دەمارەکانی بە پێ و زمانە گەشاکە کە هەر لەو کاتە و کەوایەتە مناڵ لەو کاتە گوێ لێ بێ بۆیە کە دوایەوە کە لە دایکیش بوو فێری قسەکردن بوو باشتر وایە تاو کاتە کە هەستکەن ئیتر مەترسی کێشەی قسەکردنی لەسەر نەماوە کە تقریبا نتوانین بڵێن 4 ساڵ تقریبا لە 4 ساڵە مناڵ تەبیعی قسەکردنی تەواو بێ باشتر وایە هەتاو تەمەنە زمانی دایکی گوێ لێ بێ قسەی پێ بکە لە دوای ئەوە کە زانیمان مناڵەکە کێشەی قسەکردن نییە و باش فێر بووە و ڕستە ئەڵێت و زمان دایکی فێر بووە ئەو کاتە بین 5 زمانتر فێریکەین بۆیسە لە شێوانیشی بۆ دروست نەبێت بۆ مناڵەکە لە ئایپادەکە و لە تەلەڤیزیۆنەکە گوێی لە زمانێکە لە دەرەوە زمانێکی دیکە بەکارهێنرێت بەداخەوە ئەو حاڵەتی زۆر باوە ئێمە ڕۆژانە تێن سەردارمانەکە نەبین مناڵەکە نیوە کوردی نیوە ئینگلیزی قسەکە یان مناڵەکە کێشەی قسەکردنی هەیە فێر نەبووە 4 وشەی کوردی زانێت 4 وشەی ئینگلیزی زانێت یعنی هیچ کەم لە زمانەکان فێر نەبووە و بە تایبەت ئەمە بۆ مناڵانە کە کێشیان هەیە بۆ نمونە زمانی دواکەوتوە کێشەکە زۆرتر دەکاتەوە چۆنە مناڵە خۆی زمانی دواکەوتووە فێری زمانەکەی دایکی نەبووە ئێستا زمانی تریچ هاتووەتە ئێرە یعنی بوو بە خۆی نەیتوانی زمانە فێر بێ ئێمە زەختی 2 زمانی لێ گرفتەکە قورسترە جار لەسەر ئەوە نمونەیەک من هەرێکێک لە دراوسەکانی خۆمان مناڵێکی بچووکی هەیە ئەو ڕۆژە هاتبوو ئەی وەرەوە ژوورەوە لە جاتی کەڵە بێمە ژوورەی وەرەوە ژوورەوە لە کاتێکا کە ئەمە لەواچێکە لە هۆکارەکانی ئەوە بێت کە زووتر هەوڵیان ناوە فێری زمانی دووهەم ببێت هەنێک جاریجە و حاڵەتە هەر لە هەنێک کێشەی ترا هەمانە کە پێچوانەیە کاتەوە یعنی لە جاتێک لەلایەن خۆی قسەکە جێناوەکان پێچواناکاتە و ئەوەی شەیە دکتۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوونی وەڕێزت بەڕێز فەرهاد محەممەد پسپۆری نەخۆشیەکانی ئاخاوتن و زمان ئەگەر لە کۆتاییە ڕێنماییەکت هەبێت بۆ دایکان و باوکان کە منداڵەکەیان لە چ تەمەنێکەوە گرفتی هەبوو سەردانی پزیشکی پسپۆرکان لە کۆتاییە شتێکت هەبێت بۆ دایکان و باوکان بەگشتی وڵا یەکەم ئەوەی کە هەڵبن هەستیار بن و نەشترسن چۆن من ڕۆژانە پەیوەندیمان پێوکەن هەنێک دایک و باوکەکان ئیهمالەکەن مناڵەکانیان هەنێکیان بەعەکسەوە زۆر ئەترسن بەڕاستی ئەمە هەردووکی هەڵەیە نە لەسەر کێشەی چون ئێستا زۆریش بووەتەوە کێشە قسەکردن و دواکەوتنی زمان نە لەسەر کێشە قسەکان نە پێویستەکە بترسن نە زۆریش ئیهمال بن ئەگەر مناڵەکانیان کێشەی بوو لە هەر تەمەنێکە هەستیان کرد کە کێشەی هەیە یەک جار سەردانی پسپۆرێکی نەخۆشیەکانی ئاخاوتن و زمانکەن هەڵسەنگاندنی بۆکە یان ئەڵێ ئەم مناڵتانە کێشەی نییە پێویست ناکە هەر بترسن تەواو بیوەنەوە یان ئەڵێن کێشەی خەفیفی هەیە هەنێ ڕێنمایان پێدا یان ئەگەر کێشەکەی قورس چارەسەریان بۆکە بۆیە باشترین کار ئەوەیە و هەتا توان هەوڵ بن مناڵەکانیان دوورخەنە و لە ئەم ئامێری ئەلکترۆنیم شتانە کە مناڵەکان سەرقاڵەکەن و لە جیاتی ئەوە هەوڵ بن بەو شێوازە سروشتێک کە لە کۆنا هەبووە یاری و پەیوەندی زۆر لەگەڵ مناڵەکانیان دروستکەن چونکە ئەمە بەڕاستی زۆرترین کاریگەری هەیە لەسەر گەشە مناڵ بەستمە ئەمە دووبارە بکەینەوە هیچ گرفتێکی زمانگرتن هیچ گرفتێک لە ئاخاوتنە بێچارەسەر نییە بێچارەسەر نییە لەوانەیە هەنێک کێشە هەبێ زۆر قورس پێ سیاست چارەسەر نەکرێ لە هەر تەمەنێکا بێت چارەسەری هەیە زمانگرتن بێ هەر کێشەیە بەڵێ لە هەر تەمەنەکە چارەسەری هەیە بەڵامی تر لەوانەیە هەنە جارەمە حاڵەتی وەکو ئۆتیزمان هەبێ لەوانەیە سیاست چارەسەر نەبێ بەڵام ئەتوانێت سایهشتا باشتر بێ بۆیە لە هەر تەمەنێکا و لە هەر حاڵەتەکە چارەسەر هەیە و باشتر بێ دووبارە سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵ بن کە ئامادەبووی زۆر سپاس